وڵی دڵخوازی خۆم نەبوو بەڵام ئیتر قسمەتی ئەوێ هەبوو بەڕاستی هەستێکی زۆ خۆشە وەسفی ناکرێ لەبێت کە کۆششی ئەو هەموو چەند ساڵە ئەبینیتەوە کە ئێستا لەگەڵ هاوڕەکان تای بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. بەڕێزە چ بەشێکە تەواو کرد؟ بەشی زمانی عەرەبی. تا چەند ئەم بەشە دڵخوازی خۆت بوو؟ وڵی دڵخوازی خۆم نەبوو بەڵام ئیتر قسمەتی ئەوێ هەبوو. ئەمڕۆ چەند کاتژمێر خەریکی خۆ ئامادەکردبووی بۆم تەخەڕوجە؟ وڵی لە سەعات 9 خەریکم تاکو ئێستا یەکەم کەس خێزانەکەم بێگومان دایک و باوکم و دووەمیش ساحەبی ئیشەکەم چکە بەجددی زۆر یارمەتیاوم بێجگەلەوەی کە من زانکۆمە کرد ئیششم ئەکرد لەگەڵیا زۆر یارمەتیاوم جا دواییش مامۆستاکان زۆر سپاسیانەکەم چکە ئەنزانی کە من هەم ئیشیشەکەم و هەم خوێندنیشەکەم پێکەوە یارمەتێکی زۆر باشە ناوم لە ئێستای خۆم هەر لە بەشی خۆمە ئیشەکەم یانی. تا چەند حەز دەکەی دوای ئەمە جارێکی دیکە بخوێنیتەوە؟ وڵی هێستەکەم حەز ناکەم بخوێنمەوە چکە بەجددی لە ئێستا تاعینات نییە و هەتاوکو ئێسش هیچ تاعیناتێک نییە بۆیە باوەڕ ناکەم بتوانم بخوێنمەوە چکە هیچ هەدەفێکی نییە لە کۆتاییە هەتاوکو ئێرە ئەتوانم لەو بەشەی خۆمە شتێک بدۆزمەوە کە بتوانم ئیشی پێ بکەم. خوێندن چی فێری تۆ کرد هەر لە سەرەتایەوە تا زانکۆ ئەگەر بە یەک وشە جواب بدەیتەوە؟ واللهی بە یەک وشە وەسف ناکرێت چکە زۆرە تۆ 16 ساڵ بخوێنی ناتوانانی بە یەک وشە وەسفی بکەیت.